هیوای ئەم پیاوە تەمەن 17 ساڵە تەنها دۆزینەوەی کوڕەکەیەتی بەناوی هیوا محەممەد حسێن ئەو گەنجەی هەڵەبجا لە ساڵی 2001ەوە ڕووی لە وڵاتی بەریتانیا کردووە و دوای چەند ساڵێک لەمانەوەی لەو وڵاتە و ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری لەگەڵ کچێکی بەریتانی لە ساڵی 2007ەوە دیار نەماوە و ماوەی 9 ساڵا کە سوکارەکەی سۆراغی دەکەن. هیواش پێش چەند مانگێک لە دیارنەمانی گرتە ڤیدیۆیەکی خۆی و خێزانەکەی بۆ باوکی دەنێرێتەوە. ئیتر لەو کاتەوە تا ئێستا ڕۆژانە باوکی چەند خولەکێک بە چاوی پڕ لە فرمێسکەوە بە دیار قسەی کوڕەکەیەوە دادەنیشێت. وادە مایە دوای ئەوە تەلەفۆنێکی کردو بۆ خوشکێکی و تەلەفۆنێکی کردو بۆم دایکەی بۆیرە لەوێ هین نەبوویت لێ ئەم جواوی داوەوتی بێرە لە هەم باشتر خۆرکی کردو بێتەوە چی گەرەکە بۆ تەکەین ئێمە احتیاجی هیچ نیین و هەرچی تۆ ئەتێ بۆ تەکەین. دوای ئەوەی تر تەلەفۆنی نەکردو تا ئێستا خبرمان لێنێ ساڵی 2007 دوای مانگی پێنج. هەرچەندە ئەم پیاوە وەک خۆی دەڵێت لە ڕێگەی چەندین کەس و لایەنەوە هەوڵی سۆراخکردنی کوڕەکەیان لە بەریتانیا داوە، بەڵام نازانن کوڕەکەیان لە ژیاندا ماوە یاخودنا. لەگەڵەوەشدا داوا لە نوێنەرایەتی حکوومەتی هێرم دەکات لە وڵاتی بەریتانیا سۆراغی کوڕەکەی بۆ بکەن. 2 مانگ 3 مانگ دوای ئەوە خەبەرێ بەڵاو بۆ وتیان وڵا ڕەشپێتەکان کوشتیانە لەسەر پارە. دوایەوە کفیان کردو هێمەزانیمان کفیان کردووە لە هێمەیان شاردووە نەمانزانی ڕاد و هەچی سوعالمان کرد وتیان وانە بۆ درۆی. ئیتر تا ئێستاکە هێمە ئەم لەو ئەولاکەین ڕسمە نێرین وەم لە ئەولا ماتە خەبەر بڵاوەکەینەوە هیچ کەسێک نییە بڵێ بینیومە لە فڵان شوێن یا بینیومە لە سجنا یا بینیومە لە هیچ دووەسۆوێکی لە هیچ کوێنی. 15 ساڵ پێش ئێستا هاوشێوەی ئەمساڵ کۆچی بەشێک لە گەنجانی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا بە لێشاو دەستی پێکرد، بەڵام بەشێک لەو گەنجانە لە ڕێگا قاچاغەکانەوە بە چەندین شێوەی جیاجا گیانیان لە دەستدا و کە سوکارەکانیشیان سۆراغی تەرمەکانیان نازانن. پێش لە شارێکی کە ئەشیان ناوی ئاشفۆرد بەڵام ئەم شارە ناوی هێرمبایە ئەم شارە ناوی هێرمبایە لە هێرمبای ئاشین ئەمەش خانۆکەمانە. دوایش پیشانتانێ لە تەسویرە خانۆکە و هەموو جێگا و ڕێگا و هەموو جێگا و ڕێگای خۆمان پیشان هەیەم. ئەوە ئێستاش 3 برادەرین هەر لەوەتەی لە بەریتانیا هاتوونەتە بەریتانیا. هاوشێوەی کۆچی گەنجانی شار و شارۆچکەکانی هەرێم بۆ وڵاتانی ئەوروپا ئەمساڵیش زیاتر لە 200 گەنج لە هەڵەبجەوە لە ڕێگەی قاچاخەوە ڕوویان لە وڵاتانی ئەوروپا کردووە کە بە گوێرەی ئامارە نافەرمیەکان بەشێکی زۆر لەو گەنجانە دەرچووی زانکۆ و پەیمانگەکان بوون. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.